من ناوم حكمة معروف قادرة ل 27/8/1973 لەگەڕێکی باخی شێخ لەتیف لە سلەیمانی لەدایک بووم. لەبەرەوەی من هەر لە مناڵیەوە جۆری لە هیوایەتێکی تایبەتم هەبوو بۆ تۆپی پێ و بە گشتی بۆ وەرزشیش چوومە بەشی وەرزش لە پەیمانگای مەڵبەندی مامۆستایان کە ماوەکەی 2 ساڵ بوو. لە دوای تەواوکردنی ناوەندی چوومە دوا ناوەندی جەمهوری کوڕان لە گەڕێکی سەرکارێز یان با بڵێن سەرشەقام. لەوێ ئارەزوویەکی تر لە منە دروست بوو، ئەویش ئارەزوم بۆ شانۆ. من لە تەمەنی 13 ساڵیمەوە هیچ شانۆیەک لە شاری سلەیمانیە عەرز نەکراوە ئەگەر پێم زانی بێت و نەچوو بێت. لەو تەمەنەیە ئارەزوم بۆ شانۆ دەستی پێکرد. پێشەوەی دواناوەندی تەواو بکەم لەگەڵ هاوڕێکانمە لە دواناوەندی جەمهوری کوڕان تیپێکمان دروست کرد بە ناوی تیپی شانۆیی دواناوەندی جەمهوری کوڕان. لە کاتی ڕاپەڕینە شانۆییەکیشمان پێشکەش کرد بە بۆنەی سەری ساڵی نوێوە لە 1991 بە ناوی تاوانەوە. لە دوای تەواوکردنی قۆناغی دواناوەندی من چوومە پەیمانگای مەڵبەندی مامۆستایانی سلەیمانی. لە دوای تەواوکردنی ئەو پەیمانگایە بوومە مامۆستای وەرزش، بەڵام من بە تەواوکردنی پەیمانگا لە بری ئەوەی کە بچم بەکاری مامۆستایەتیەوە خەریک بم لەبەر ئەو بار و زروفەی کە لە ساڵی 91 بە دواوە دروست بوو من نەمتوانی، لەبەرەوەی مەسئولیاتی خێزانی گەورە لەسەر شانی من بوو. بۆیە چوومە ڕێکخراوی MAG بۆ پاکردنەوەی زەویە مین ڕێژکراوەکان لە کوردستان. من لە ساڵی 96 بە دواوە بە تەواوەتی کەوتمە ناو پرۆسەی مین هەڵگرتنەوە و بووم بە دیماینەر و سەرۆکتیمی تیمی کۆرت بوو. کارکردن لە MAG کارکردنێک بوو لەژێر فشارە. ئەو ئیشە نەبوو کە من فێری بوو بێتم و ئەو ئیشە نەبوو کە من هیوایەتم بێ بیکەم، چوەک کاری مامۆستایەتی وەرزش، چوەک شانۆکارێ. لەبەرەوە کارکردنم لە مەجای تەقەمەنی و پاشماوەکانی شەڕە کارێک بوو بۆ پەیداکردنی بژێوی خێزان. جگەلەوە هەر خۆی کاری مین هەڵگرتنەوە بەڕای من کارێکی یەکجار ئینسانی بەرزە، چونکە ئەو کاتێک کە من چوومە ناو کێڵگە مینەکانەوە و دەستمەدایە لوغمێ بۆ ئەوی پوچەڵی کەمەوە، هەستمە کرد تەنیا ئەرکی من ئەوە نییە کە بژێوی خێزانێ پیا بکەم. هەستمە کرد من ئەرکێکی ئینسانی یەکجار گەورە جێبەجێیەکەم لە ڕێی کارەکەمەوە. هیچ تەقەمەنیەک کە بەدەستی من تەقێنرابێتەوە یان گوازرابێتەوە بۆ شوێنێکی ئەمین یان پوچەڵکردنەوە لە ناوبردننی هیچ مینێک نەڕۆشتووە بەسەر منە ئەگەر ئەو هەستەم لا دروست نەبێ بەوەی کە من گیانێکم ڕزگار کردەوە. من پێش ئەوەی بزانم مین چییە و سیستمی کارکردنی چۆنە زۆر لێ دەرسا، ینی حسابم بۆ ئەکرد و هەرگیز نەچوون بەلایە. بەڵام مین حاڵەتێکیە ئەو کاتێک کە ئەزانی سیستمی کارکردنی چۆنە و چۆن پوچەڵەکرێتەوە، ئەو کاتە ترست بەرامبەر مین نامێنێ. ینی مین یەکێکە لەو شتانەی هەتا زانیاریت زۆر بێ بەرامبەری کەمتر حسابی بۆ ئەکەی، بەڵام مینیش حاڵەتێکی تایبەتی هەیە کە ئەویشەوەیە یەک جار غەڵەت قوبوڵەکە، جاری دووەمت نایاتێ.
زیاتر لە کاتی کارکردما لە ئێمەیجی ئەم توانی تەنها و هیوایەتەم جێبەجێ بکەم کە هەر لە سەرەتاوە هەم بوو ئەویش یاری تۆپی پێ بوو. لە ناو ڕێکخراوی ئێمەیجیە چوو بێتمە هەر سنوورێک لەو سنوورانەی کە ئێمەیجی کە تیاری تیا کردووە لە چوارتا لە پێنجوێن لە قەڵاتزێ لە ماوات یانەوە تا تیپێکی تۆپی پێمان دروست کردووە یانەوە تا تیپێکی بالەمان دروست کردەوە. بە نمونە و کاتێک کە چوینە ماوەتی ئەمە کارمەندەکانی ئێمەیجی تیپێکی بالەمان دروست کرد بۆ ئەوەی لە دوای کارەوە خۆمانی پێ سەرقاڵ کرد. من لەگەڵ تیمێکی مین هەڵگرتنەوە لەگەڵ هاوڕێی یەکجار خۆشەویست و کۆچکردوم کاک سەڵاح حەمەساعی کە سەرۆکتیمان بوو لەگەڵ تیمەکەمانە لە گوندی ئەحمەد کلوان لە کێڵگەمینی چەمی ترشەکان خەریکی پاکردنەوەی و کێڵگەمینە بووین کە تقریباً 56,000 متر چوارگۆشە بوو. مینەکانی زۆربەی زۆری ڤالمارا بوو تایب 72 ئێرە سنووری گوندی ئەحمەد کلوانە. ئەمە ستارت پۆینت یان نقطەی دەستپێکردنی حەقلی چەمی ترشەکانە. ڕووداوەکەی من ئەلەم حەقلە بوو لە دیوی ئەو دیو لە هاوینی 2000 لە 27 ساڵی 2000. خۆی لە ڕاستیە ئەم حەقلەکە ئێمە هاتینە ئێرە بەشی ئەو بەری ئەم حەقلەمان پاکە کردەوە. ئەم دیمارکیشنانە ئاگادارکردنەوەانە لە دوای ڕووداوەکەی منەوە دانرا چونکە هەتاوەکو ڕووداوەکەی منیش ئەم حەقلە دیاری نەکرابوو. ڕووداوەکەی من ڕووداوێکی ئەتوانم بڵێم هەتا حەدێکی زۆر ڕووداوێکی دەستکرد بوو بە دەستی خۆم. ئەویش لە ئەنجامی دڵسۆزیمەوە ڕێگایەک هەبوو گوند نشینەکانی گوندی ئەحمەد کلوان بەکاریانهێنا بۆ ئەوەی بچن بۆ پێنجوێن. ئەم ڕێگایە کورت بوو لە بریەوەی بچێتەوە بۆ ئەو سەر و بچێتە سەر جادە و لێەوە بگەڕێتەوە بۆ ناو پێنجوێن. لێرە ڕێگایەکە بوو کورت بوو بەسەر شاخکە سەرەکەوتی ئیتر نزیکتر بوو بۆ پێنجوێن. لەگەڵ هاوڕێیەکمە هەستمان کرد کە خەڵک ئەو ڕێگایە بەکارهێنێ و لۆغمیشی تایە بۆیە بڕیارمان نا کە بچین ئەو ڕێگەیە پاک بکەینەوە. هەر لە دامێنەوە دەستمان پێکرد هەتاوەکو ئەو شوێنەی کە گەیشتینێ و گومانمان کرد کە لۆغمی لێیە. ژمارەیەک لۆغمی ڤالمارە و تایپ 72 سینی تیا بوو هەڵمان گرتەوە کە هاتی نەخوارەوە. من بە هاوڕێکەمم وتم لۆغمێک ماوە. من ئەگەڕام بە شوێنە و لوغمەیە کە تەسەورمە کرد هەبێ. هاتمە دیوی ئەم دیوی سەرەتا لەو دیوی دەوەنەکەەوە ویستم بەناو دەوەنەکەیە بێم چڕ بوو نەمتوانی. هاتم بە دیوی بەشی سەرەوەی دەوەنەکەیە هاتم و هەر هاتمە ناوەڕاستی دەوەنەکەەوە لە دیمی ئەو دیو لوغمەکە پیامە تەقیەوە. لەوێ سەرەتا یەک قاچم لە دەستدا بە تەنیا قاچی ڕاستم لە دەستدا قاچی چەپم مابوو. بەڵام بە بۆنەی گانگرین و ئەوانەوە لە خستەخانەی ئەمەرجنسی ناچار بوون کە
ئەویش ببڕنەوە مینێک یان با بڵێن ئەو لۆغمە بوو بە سەبەبی ئەوەی کە من لە مەتر و 84 سانتیم باڵاوە بێمەسەر تەنیا 110 سانتیم ینی بە حدودی 70 سانتیمی لە گیانی من کردەوە. ئەمە دەشتی پێنجێنە ئەمێنەیە دوایەمین نوێنەما کە بە قاچەوە گرتومەوە قاچمم هەیە لە دوای ئەمێنەیە ئیتر لە 27 2000 قاچم لەدەستدا. لەگەڵ خەبەربوونەوە ئەکسەر من هەوڵی ئەوەمما هەستمە سەر پێ. کارمەندێکی بەڕێز لێوێ بوو ئافرەتێک بوو وتی چیتەوێ مامەسا حیکمەت دەتەوێت چی بکەین؟ وتم ئەمەوێ هەستمە سەر پێ. وتی ناتوانی. وتم بۆ ناتوانم قاچێکم ماوە بیرم مابوو کە من قاچێکم ماوە. وتم با توانم قاچێکم ماوە تینا هەردووشیان بڕاوەتەوە. لە ڕاستیە کە گوێم لەو قسەیە بوو زۆر زۆر ینی تووشی جۆرێک لە داڕوخان بووم هەتا ماوەیەکیش گریان بۆ ئەوە ناکە چۆن بڵێ بەزەی بەخۆما بێتەوە گریان بۆ ئەوەی کە من پرۆگرامەکانم یا بەرنامەکانی من لە ژیانە بە پێ قاچ نەئەچوو بەڕێ. لە ناو ئێمەیجیە هەر لە سەرەتای چوونم بۆ ئێمەیجی من ئارەزوویەکی ترم تیا دروست بوو کە ئەویش مۆسیقا بوو. لەبەرەوەی ئارەزوومە کرد وام لێ هات سەرەتاکانی مەقتوعەی فۆرلیسی بتهۆڤنم بە تەواوەتی لێ هەیە ینی ئەو هینەی ئەوانم هەمووی هەر مۆسیقاکەم لێ ئەدا. بەڵام بە حکمی ئەوەی کەوتم من چوومە دەرەوەی شار کارەکەم چووە دەرەوەی شار و لە دوای ڕووداوەکەشمەوە کاتێکی زۆریشم هەبوو بەڵام بە هیچ شێوەیەک نەچوومەوە بەلای مۆسیقایە. ئەویش سەبەبی ئەوە بوو کە من لە ڕووداوەکەمە دوو پەنجەم خراپ بووە دوو پەنجەم وەکو ئەوی کە پێویستە کار ناکەن ئەویش پەنجە گەورەمە لەگەڵ ئەم پەنجەیە کە ڕەنگە ڕێگریەکی گەورە بکە بۆ ژەنینی پیانۆ بۆ هەر ئامێرێکی تر پێویستت بەو دوو پەنجەیە بێ کە بتوانن بە تەواوەتی کارەکانی خۆیان بکە. لەبەرەوە بە تەواوەتی لە مۆسیقا دوورکەوتمەوە دەف نەبێ ئارزوویەکی تایبەتم هەیە بۆ دەف. فاتێما دوو چاوی ماستە دەلیسمی جوانیە شەرابی خۆشەویستی ئاڕەقی زانیە فاتێما دوو چاوی ماستە شێتی کردم من لە دوای ڕووداوەکەم بە 1 ساڵ لە ڕێگەی چەند برادێکەوە توانین فیزەیەک بەدەست بێنم بە خۆم و هاوڕێیەکم بە ناوی کاکدانە عەزیزەوە کە یەکجار ماندوو بوو پێم پێکەوە سەفەرمان کرد چوینە ئەڵمانیا. لە ئەڵمانیا من جەوازم وەرگرت بوومە خاوەنی شوێنی خۆم و حیاتی خۆم و هەتا من لە زانکۆی ئێرلەنگن لە بەشی تاریخیش لە بەشی مێژوو لە زانکۆی ئێرلەنگن وەرگیرام بەڵام بەهۆی ئەوەی کە من ڕەفزی بردننی خێزانم بۆ هاتەوە لەبەرەوە وازیشم لەوە هێنا لە دوای کەوتنی پەیکەرەکەی سەدام لە بەغا بەڕێرما بگەڕێمەوە. ماوەی ئەو ماوەیەی کە من لە ئەڵمانیا بووم زۆر شت فێر بووم. گرنگترین شت بەلامەوە کە خۆم بە بەردەوامی هەستی پێەکەم ئەویش ئازایەتی لە بەرەنگار بوونەوە بەو شتانەی بۆ ئایتمانەی کە لە ژینگەکەی تۆیا هەیە. ئیتر ئەو ئایتمە کەلتورە ئەو ئایتمە نەزانیە ئەو ئایتمە حساب بۆ نەکردنە تووشی یان فێری جۆرێک لە ئازایەتی بووم لە بەرەنگار بوونەوەی ژیانە. من لە ئەڵمانیا بەر کەلتورێک کەوتم کە
کللتورێکی یەکجار بەهێزە. کللتوری ئەڵمانی هەتا وڵاتیان، هەتا کللتوریان، ئەدەبیان، فەلسەفەیان، تەعاملی ڕۆژانەیان شتێکی ترە لەوەی ئێمە ناچێ. ڕەنگە هۆکارەکەش ئەوە بێ کە عاتیفە کەمتر زاڵە. کاتێک کە لە شوێنێکە عاتیفە کەمتر زاڵ بێ، احترام زۆرتر لە کارە ئەبێ. لەبەرەوە زۆر هەستم کرد بەوەی کە من لەبەریەوەی بەزەییان پێما بێتەوە ڕێزم لێگرن و کار بۆ ئەوواکەن من بتوانم هەستمە سەر پێ. لەبەرەوە پارەیەکی یەکجار هائیلیان تیا سەرف کردم بۆ ئەوەی کە من بتوانم بکەومەوە سەر قاچەکانی خۆم. بە حدودی ماوەی 3 مانگ من لە نەخۆشخانەی ئۆستۆهۆفن خەریکی چارەسەرکردن و وەرگرتنی چارەسەر بووم بۆ دروستکردنی قاچەکانە. و بە فعلی 2 قاچیان بۆ دروستکردن، بەڵامی تر نەئەگونجا بۆ ئەم وڵاتە و خاو بوو و منیش ئارەزوومەکرد نەمەتی حیاتم لەوە خێراتر بێ کە بە قاچەکانەوە بێ. ئەگەر بە قاچەکانەوە بوومایە نەمەتێکم وەرەگر کە ڕەنگە فریای حیات نەکەوتمایە. لەبەرەوە عارەبانەکەم پێ باشتر بوو. هەر خۆی پرۆسەی زەواجکردنی من کانیخان خۆی سەبەبێتی. کاتێکە دوای حادیسەکەم و لە نەخۆشخانە هاتمەوە دەرەوە، کانی هات بۆ لام بۆ ماڵەوە. من پیاوێکم ڕاست گۆم لەگەڵ خۆم پێش هەر کەسێ. لەبەرەوە زۆر بە سادەیی پێم وتکانی من هەردوو قاچم لە دەستداوە، ڕەنگە تەمەنای ئەوە بکەی کە بەتەنیشتی هاوسەرەکەتەوە قۆڵت لە قۆڵابی و پیاسەیەک بکەی، ڕەنگە تەمەنای ئەوە بکەی کە بتوانی سەردانی شوێنێک، جێگایەک، ماڵێک بکەی لەگەڵ هاوسەرەکەتا. چونکە ئیتر من ئەمەم هەردوو قاچم لە دەستدا و کەوتومەتە سەر چوارتایە. کانیخان قسەیەکی کرد کە هەر بە حرەکەیەکەوە ئەوای کرد، دەستی بر بۆ ملی، وتی من ئەلێرە بەرەو ژوورت ئیش بکە، بتوانی گوێت لێم بێ، بتوانی بمبینی و بتوانی قسەم بۆ بکەی، من لەوە زیاترم ناوێت. هەشت ساڵ پێشەوەی زانکۆی سلەیمانی دروست بکرێ، کەمپەنیۆیەکەی، هەواڵم بۆ هات کە کەمپێکی تازە بۆ زانکۆی سلەیمانیەکەنەوە. هاوڕێیەکم بە ناوی کاکسەنگەرەوە پەیوەندی پێوە کردم، وتی بۆ نایی سیمینارێک بکەی بۆ مامۆستاکانی بەشی ئەندازیاری لەسەر ئەوەی کە چی بکەن ئەگەر بینایەکی تازە دروست بکەن. فکرەکە بەلامەوە باش بوو. چووم سیمینارێکم کرد لەسەر ئەوەی چۆن پانتاییەک کە هیچ کێشەیەکی بۆ ئینسانێکی کەمەندامتیانە و ئەتوانێت بە عارەبانەکەیەوە، بە دارشەقەکەیەوە، بە هەر جۆرێک کەمەندامی هەبێ، ئەتوانێت بەو پانتاییە کە هیچ کێشەیەکی نییە ئەتوانێت پیا بڕوە. بەڵام کاتێک کە تۆی کەیتە کوتلەیەکی هەندەسی یانێ کەیتە بینایەک، چۆن ئەم بینایە ئەگەر ڕێوشێنی هاتوچۆی کەمەندامی تیا دروست نەکرێ بێتە ڕێگر، کەواتە هەموو دروستکردنێکی بینا کە ڕێوشێنی هاتوچۆی کەمەندامیتیانە بێ ئۆتۆماتیکی پانتایی لە بەردەمی ئینسانی کەمەندامە لەم شارەیە بەرتەسکە کاتەوە. لە دوایی سیمینارەکەی من سەرۆکی ئەو کاتی بەشی ئەندازیاری مامۆستایەکی بەڕێز بوو، هەستایە سەر پێ، وتی من سەرپەرشتی دروستکردنی کەمپەنیۆیەکەی سلەیمانیەکەم و پەیمان تێمێ کە هەموو شوێنێکی گونجاو بێ بۆ کەمەندامە. بە فعلی بە شێوەیەکی کردداری یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە من توانیم بچم زانکۆ بخوێنم ئەوە بوو کە شوێنەکە گونجاو بوو. ئەوە بوو زانکۆ لە ساڵی یەکەمما بە پلەی یەکەم و لە ساڵی دووەم، لە ساڵی سێم و چوارەمیشا بە پلەی سێم و بە پلەی چوارەم بڕێمە. بەسەر کەمەندامێتیەوە بەهاندان بە تێگەیشتن لەوەی کە من پێویستم بەوەیە بەکالێرۆس بەدەست بێنم، توانیم بەکالێرۆز لە زانستە کۆمەڵایەتیەکانە بە پلەی زۆر باش بەدەست بێنم.
لە ساڵی یەکەممە کاتێککە قۆناخی یەکەمم تەواو کرد هەر لەگەڵ دکتۆرەکەمان بەڕێز دکتۆر تەحسین کتێبێکمان چاپ کرد پێکەوە لەسەر لایەنێکی یەکجار گرنگی ژیانی مناڵ کە ئەویش یاری و یاریکردنە تیۆرەکانی یاریکردن تیۆرە دەرونیەکانی یاریکردنمان هەمووی تیا باس کردووە لە هەموو شێوەکانیەوە. ئەو کتێبە یەک ساڵ وابزانم ساڵێک یان 2 ساڵ هەر لە بەشی باخچەی ساوایانی زانکۆی سلەیمانیە خوێنرا. من ئێستا لە باخچەی مناڵانی یارخەوان لە گەڕێکی ئازادی مامۆستام کاروبارەکانی کاریگێڕی باخچەکە ئەبم بەڕێوە. لەناو باخچەکانی مناڵانە بڕە پارە وەرە ژیرێ لە دایک و باوکی خوێنکاران من ئەرکی بەڕێوەبردننی وەرگرتنی پارە و خەرجکردنەوەی بۆ مناڵەکان و بۆ پێداویستەکانیان لە خواردن و لەو کەلوپەلانێک کە پێویستیانە جێبەجێیەکەم و ئەو وەسائلە تعلیمیانەیان ئەو هۆکارانی فێرکردن دروستەکەم کە مامۆستاکان پێویستیانە بۆ ئەوەی مناڵەکان هۆکاری ڕوونکردنەوەی پێڵێن هۆیەکانی ڕوونکردنەوەی پێڵێن من دیزایانی ئەو هۆکارانی ڕوونکردنەوەیە شەکەم لەگەڵ هەر کاروبارێک کە حەقی بەسەر کارگێڕیەوە هەبێت لەوێ جێبەجێیەکەم هەندێک جاریش بەکارێکەوە خەریکە بم لە ناو باخچەیە جاری وا هەبووە لە شانۆیەکی مناڵان یان گۆرانیەکی مناڵانم ئامادە کردووە. طبعا لە ڕێگەی فیلمەکانی ئەکشنەوە قەناعەتێک لە لای خەڵک دروست بووە بەوەی کە مین ئەگەر پیا بنیت و قاچ بەرز نەکەیتەوە کەسێک هەبێ بە فریات کەوێ لوغمەکە لە ژێرەوە پوچەڵ کاتەوە تۆ قاچ لابێتەوە لوغمەکە ناتەقێتەوە. لە ڕاستی ئەمە بەس بە تەنیا با بڵێن کارێکی سینەماییە یان بۆ فیلمە کرێ لەبەرەوەی بەتەڵی فیلمەکە نەمرێ ئەژینا هیچ لوغمێک نییە لە دنیاە دروست کرابێ پێویست بەوە بکە قاچی پیا بنیت و کە قاچ هەڵبگریتەوە ئەمجا بتەقێتەوە. مین میکانیزمی کارکردنی مین ئەوەیە کە پێت پیانە پێویست ناکە قاچ هەڵبڕیتەوە ئۆتۆماتیک ئەتەقێتەوە. طبعا من هەتا ماوەیەکی زۆریش لە دوای ڕووداوەکەمەوە کەشەوە خەوتم زۆر جار بەنیازیەوە خەوتم بەڕاستی خەبەرم ببێتەوە هەستمە کرد بەوەی کە لە دەستدانی قاچەکانم خۆی خەو بێ زۆر بەیانی خەبەرم بۆتەوە بەلامەوە سیر بووە باشە قاچەکانم بۆ نییە. ئەویش ڕەبتی بە قوبوڵ نەکردنی مێشکی من بووە بۆ لە دەستدانی قاچەکانم یان چاوەڕێ ئەوەم نەکردووە ئەوە ڕووبە. قاچی من یانم حادیسەی من سەیرە من قاچێکم لێرە لە نزیکی دێی کواوە نێژراوە قاچەکەی تریشم کە لێ نەبوو بۆ بە تەواوەتی ئەویش هاوڕێیەکی ترم و ئەزانم لە دەوری دەباشان و ئەو ناوە کە لە خەستەخانە قاچەکەیان ناوەتێ لێیان کردوتەوە قاچەکەی بردووە لە دەوری دەباشان ناشتێتی. زۆر جار بیری لێکەمەوە ئەڵێم لە کاتی کۆچی منە تۆزێ ڕەنگە کۆکردنەوەی من لەو دنیا قورس بێ لەبەرەوەی من بەشێکمەوە تا لە کواوە نێژراوە و بەشێکیشم لە دەباشان نێژراوە خۆشمەوە قەدەرەی زانێ ئەو پارچانەی کە ماومە یان ئەوەندامانی کە ماومە بەرچ پارچە ئەرزەیەکەکەوێ یان چ بۆقعەیەکەکەوێ لەسەر ئەرزا و لاشەی ئیتر کۆتایی لەوێایە دێ.